ناوم عباس محمد صالحة ودانشو شاري سليماني بأصل قراخين و 85 ساڵە وەکو ئەم پیشەی کتێب فرۆشیەش ئەوە نزیکەی 30 ساڵ زیاترە خەریکێم پیشەیە من لەگەڵ کەسێکی تر مابووین دەستمان پێکرد بەڵامی تر کە دەستمان پێکتر بەو شێوە دواتر مەسالێکە بە کاری سربەخۆی خۆمانەوە خەریک بووین و ئیترە تا ئێستاش یەکێکە لە ئەو پیشانەی کە بڵین بەردەوام لەگەڵ یام و زۆر پێی دڵخۆشم و کتێبم زۆر خۆشەوێ و قەت لێی بێزار نیم و بازاڕی کتێبم هەبێ و نەبێ هەر کتێبم هەر خۆشەوێ. من سەرکەوت عەبدولکەریم دایکبووی ساڵی 1970 لە ساڵی دەرچووی ئامادەی پیشەسازی لە ساڵی 1990ەوە خەریکی کاری کتێبفرۆشتنم لەبەر دەرکی سەرا کەمجار وەکو خولیایەک دوایی وەکو کاسپێک ئەم کارە دەکەم. ئەوە میلەتەکەم کە ئەم بینێ و ئیشاکەم ڕێز لە کتێبەکە ئەنێت کتێب بە بەرز سەیرێکە وەسپی کتێبەکە کە ئەوە هەدیە بۆ من و وەکۆیشی کە بڵین ڕێگریش هەر لە ساڵی هێشتاکانەوە بڵین ئەو شتانە جاری وایە بە تایبەتی ساڵی نەوەتەکان ڕێگریشت زۆر هەبوو لە سەرمان چکێ باری سیاسی زۆر خراپ بوو باری ئابووری خەڵک زۆر خراپ بوو هەمیشە ئەوەمان لەسەر بوو کە یعنی ئیشەکانیان پێ بچووکە کردینەوە تەنیان پێڵە چنیانینمان نەبوو و لەم ساڵانەی دوایی شابەپەی ساڵەکان ئەگۆڕێ ئێستا هەستەکەین یعنی ئەم 1-2 ساڵە یعنی تەرکیزشت زۆر لەسەر جێکانمانەکەن و زۆر یعنی هەستەکەم یعنی قەوارشتمان لای خۆی بەربڵاو و گەورەکە نەستەکەم قەوارەمان بچووکەکەنەوە. لێرە لەم شەقامەدا کە کاری کتێبفرۆشتن دەکەی زیاتر هەمومان کاری کتێبی دەستی دوو ئەەکەی نەوانەی کە تۆ یەکێکی وەکو بەڕێز یەکێکی وەکو یەکێکیکە کتێبەکە دەکرێت و ئەیخوێنێتەوە یەنە لێرە ئەیفرۆشێتەوە کتێبێکی کەی پێ ئەکرێت بۆی بەردەوام بێت لەسەری. ئەستی خوێنەری کورد هەستەکەم کەم و کوڕیمان زۆرە ئێستا هەستەکەم ئاوا لە بازاڕەکایت یعنی خەڵک ئاوا هەمووی ئەڕوات یعنی کەم ئەبینی کتێبی پێبێت جاری وایە یعنی زۆربەی بەبێ سوود هەستەکەی کاتێکی زۆر بەسەرەبین کاتەکەمان لێ ئەڕوا بەبێ خوێندنەوە ئەوە زیانێکی گەورە بە داهاتوو بە دەوروبەر بە خوار خۆمان بە کۆمەڵگە و وڵات و بە هەمووی ئەگەیەنێ.